چەند ڕۆژێکە لە شاری هەولێر نرخی غازی بازرگانی ڕوو لە بەرزبوونەوەی بەردەوامە بە شێوەیەک نرخی یەک بتڵی ماڵان لە 12,000 دینارەوە بۆ زیاتر لە 16,000 بەرز بۆتەوە. لیترێ غازیش لە بەنزیخانەکان لە 500 دینارەوە بووە تا 725 دینار. جەوهەر نزیکەی 30 ساڵە کاری نانەوەی دەکات. ئەو دەڵێ سەرباری کەمبوونەوەی جوولەی بازار ڕۆژانە 8 بۆ 9 بتڵ غاز بۆ نانەوەخانەکەم بەکاردەهێنم. ئەم بەرزبوونەوەی لە ناکاوە بە تایبەت کاری کردوتە سەر نانەوەخانە و خواردنگەکان. سەرباری هەموو کێشەکانی کە پێشتر هەمان بوو لە ئاردگرانی لە ڕسوماتی حکوومەتی بە هەموو نەوعەچی ئێستا غازەکەش هاتە سەرێ. ئەو بێ بازارێکەش ئەوە ئەگەر بەرپرسەکان بێنە سە تەلەڤیزیۆنی ڕویان خۆش بیسپێنە بازار هەیە برپرسەکان ڕویان خۆش نەبیسپێنێ خەڵک نانیش ناخوا. ئەمە غازمان بە 10,000 دەکڕی ئێستا غاز بوویتە 15 و 16 ئەمە بە پازی دەکڕین ئەمەوە چەند ڕۆژەوە پازی دەکڕین. ئەمە ڕۆژێ 8 غازی دەگۆڕین 9 غاز بەڵام بە بەردەوامیمە 8 غاز 8,000 پێنج دەکات 40,000 ڕۆژانەی دوو عملی ئەساولە گۆڕی دەڕوە هەموو ساڵی ئەتوو فترێک مانگێک مانگونی وەک دوو مانجی دەخانی ئەوە بەردەوام هەیە کێشەکە بەڵام بەردەوامیش لە گرانبووندا ئەمە غازمان بە 6.5 دەکڕی ئێستا گەیشتە 16 بزانە دەکات چەند فەرقە. لەبارەی گرانبوونی غازی بازرگانی ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای هەولێر ڕای دەگەیەنێت هەموو ساڵێک لە وەرزی زستان کاتێک خواست لەسەر غازیات دەبێت نرخەکەشی بەرز دەبێتەوە. ئەماش بۆ قۆڕخکاری کۆمپانیای دابەشکاری غاز و نەبوونی چاودێری و چاوپۆشی حکوومەت دەگەڕێتەوە. لە وەرزستان کاتێک کە خواست لەسەر غاز بەرز دەبێتەوە ئەم دیاردەیە ڕوودەدا دیاردەی قۆڕخکاری کۆمپانیاکان ئەمەش لە فەراغی نەبوونی حکوومەت و چاودێریەکی ئەوتۆ بەسەر ئەم کۆمپانیان ئەوەندەی بیریان لە دەوڵەمەندکردنی خۆیان کردوتەوە بێباکن بەرامبەر بە هاوڵاتیان و حکوومەتیش بەڕاستی سانسۆر نەبوو بەسەر ئەم کۆمپانیانە ئەم کۆمپانیانە دیارەی حزبینەی خۆیانە بۆیە مەجال دراوەتە ئەم کۆمپانیانە کەمیەکی باش نێنە ناو بازارەکانی هەرێمی کوردستان چونکە لە ئێران و لە دەرەوەی وڵات ئەم غازە پارێ زیاتر دەکات بۆیە دەیبەنە دەرەوە. ئەوە هۆکاری ئەساسیە کە ئێستا لە هەرێمی کوردستان ڕوویداوە حکوومەتیش کەم تەرخەمە لەو مەجالە ناکرێت کۆمپانیایەکی قازانجویست تەنها بەرژەوەندی کۆمپانیایەکە لە بەرچاو بگریت و بەرژەوەندی وڵاتی لە بەرچاو نەبێت. بۆ پڕکردنەوەی پێویستی غازی ماڵان شاری هەولێر ڕۆژانە پێویستی بە 400 تۆن غازی شل هەیە لە کاتێکدا ڕۆژانە تەنها 300 تۆن غاز دێتە نێوشاری هەولێر. ئەمە ژوای کردووە نرخی غازی بازرگانی بەم شێوە بەرچاوە بەرز بێتەوە. لە شارەکانی هەرێمی کوردستان لە هەر وەرزێک خواست لەسەر هەر پێداویستێکی ڕۆژانە زیاد بێ ڕاستەوخۆ نرخەکەشی دەفرێ و نرخەکان لە شارێک بۆ شارێکی دیکە و لە نێوخودی یەک شاریشدا جیاوازن. حکوومەتیش وەک بینار سەیری بەتاڵکردنی گریفانی هاوڵاتیانی دەکات. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.